پەرلەمان لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک پەرلەمانێکی کارە نەبێ حکوومەتێکی زۆر سەقەت و خواروخێسی دەبێ ئەگەر حکوومەتێکی تاکڕەو نەبێ گوێ دەبێ بە یاساکاندا بەچی یاسایەک حکوومەت هەرێمی کوردستان ئەمە دوو جارە کە بە 50 شەو بە 55 شەو ئینجا موچەیەشی داوە بەڵام سەدا 20 لێ دەبڕێت دەسەڵاتی کە ئێستا هەیە زۆر باشی بە خەڵک نییە و خەمی خەڵکی نییە خەڵک بمرێ لە برسان خەڵک کوڕوزێتەوە بێتە سەرزادە بپارڕێتەوە خەمی نییە باشی نییە بێمنەتە بۆیە دەبێت ئەم عەقڵیەتە یا بگۆڕێ یا ئەو کەسانی بەڕاستی ئەم شێوازی حکومڕانیەکەن ئەمانە بگۆڕێ فراکسیۆن وەکو فراکسیۆن تەبەن هەمیشە هەڵوێستمان بووە سەبارەت بە ئەشکەنجەدان و یا زیندانیکردنی خۆپیشان دەربێ مەسەن یا پەرلەمانتار بێ کە هەیە مەسەن سوکایەتی پێکراوە و لی دراوە ئێمە هەمیشە بەڕاستی دژی ئەو شتانە بووین و پێمان وایە کە ئەوەکو باسم کرد ئەمە ینی بریتە لەوەی کاتێک کە پەرلەمان شل دەبێت بە دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەت ئاوا لە سنوور دەردەچێ و دەبێت بە دیکتاتۆر و تاکڕە و نازم بەڕاستی ئەم دەسەڵاتە باشە بەچی تێک ناسێ بەچی لە چی ناترسێ لە گرتبوونەوە دەترسێ لە خۆپیشاندان دەترسێ لە داواکاری دەترسێ لەو ڕێکارە یاسایی و پەیڕەویانەی کە ئۆپۆزیسیۆن یا کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵە فراکسیۆن دەگرنە بەر بۆ محاسەبەکردن و ئێسک لێتنکردنی حکوومەت دەترسێ کابرای خەتابار و تاوانبار هەمیشە دەترسێ دەزانێت ستەمی کردووە دەزانێت مافی خەڵکی خواردو دەزانێت شەفاف نییە دەزانێت غەدری کردووە دەترسێ لەوەی کە خەڵک ئەو حەقانی لێ وەربگرێتەوە ئەمە نازم چاکسازی لە چی کراوە ینی بەزەوەی دەزانم کە ئەم حکوومەتە بەڕاستی زیاتر ینی هەژمونی بەسەر دەسەڵاتەکانی کەدا پەیدا کردووە وەکو باسم کرد ینی زۆر لە تاکڕەوی هەیە لە دەسەڵات بەڕێوەبردندا و لە هەمان کاتدا بەڕاستی ئەوەی کە کردی بەم دوایە کە زۆر کارێکی نایاسایی بوو تەبەن لێبڕنی سەدا 20 لە موچە خۆرانی هەرێمی کوردستان 2000 و نەبوونی شەفافیت لە داراییدا کە بەڕاستی ئێستا ئێمە نازانین ینی هەرێمی کوردستان داهاتەکەی چەندە لەکوێ چەندە بۆ چۆنی خەرج دەکا